ساڵێک دوای ئەمە غەزای تەبوک ڕوویدا. ئەم غەزایە لە مانگی ڕەجەبی ساڵی نۆیەمی کۆسیا بوو، لە سەردەمێکی زۆر کەم دەرامەتی و نەهات و قات و قڕیا بوو. وەختەکەی کاتی پێگەیشتنی بەرووبووم و خۆشی هەوارگە و بەرسێبەر بوو. خەڵکی حەزیان لە بەرسێبەر و بۆ نوتامی بەرووبوومی باخوبێستانەکانی هەبوو. ئالەم کاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی بە ئاشکرا و ڕاشکاویدا کە خۆ بۆ غەزە ئامادەکەنە ڕۆین تا هەموو مسلمانان خۆیان بە تەواوی ئامادەکەن. ئەنجا داوای لە هەمووان کرد کە هەرچی بۆتانەکرێ خێر و خێرات بیدەن. ئەوانی شەریەکەیان وەکو کێبڕکەی ڕازیکردنی خوای گەورە و پێغەمبەرە مەزنەکەی عەلەیهی سەڵات وەسەلام وەکو کێبڕکەی بەرەو بەهەشت کەوت نەخۆ. سەیدنا ئەبوبەکری سەدیق خوا لێ ڕازی بە پێش هەمویان کەوتبوو، هەرچی سەرۆت و سامانی مابووی هێنابووی. تەنانەت کە لیان پرسی چی دووە ماڵ و مناڵ هێشتۆتەوە، فەرمووی ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوام بۆ هێشتونەت. سەیدنا عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ نیوەی سامان و مڵکی خۆی هێنا. عوسمانی کوڕی عەفان خوا لێ ڕازی بێ 300 وشتری بە بار و تفاقی سەربازیەوە کە بە تەواوی ئامادە کرابوون هەمووی هێنا، لەگەڵ هەزاران دینارە خستی خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری مەزن عەلەیهی سەڵات وسەلام کە بینی دوعای بۆ سەیدنا عوسمان کرد کە خوای گەورە ڕەزامەندی خۆی پێ ببەخشە و فەرمووی عوسمان لەمە و دووە هەرچی شتێک بکە زیانی بۆی نابێ. ئەنجا دووڕوویی و دڵە ڕاوچێیی دووڕوەکانی گرتەوە لە ماڵ نەبەخشین، لە خۆ دزینەوە لە غەزاکە. ئیتر هەریەکەیان بە بەهانەیەکی پوچەڵ هەریەکەیان قسەیەکی کرد بە سەرمایەکەی خۆی و ئیتر لەوانی کە خوای پەروەردگار هەمویانی لە سوورەی تەوبەیە کە سوورەتی بەرائەیە باس کردو و ئابڕووی هەمویانی بردووە. وی ئەم غەزایە ئەوە بوو کە هەواڵە گەیشتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ڕۆمەکان خۆیان کۆ کردوتەوە و لە سنووری شامەوە هاتوونەتە پێش و گەیشتوونەتە ناوچەی بەڵقا. ئیتر ئەمیش عەلەیهی سەڵات وسەلام بە 30,000 مسلمانی جەنگاوەری پیادەوە و 10,000 سوارەوە ڕووی تێکردن، یعنی 40,000 کە بەلای کەلاوەکانی قەومی سەموودا تێپەڕی دەموچاوی پیرۆزی خۆی داپۆشی و فەرمانی بە مسلمانەکان کرد کە خێرا بە و ناوچەیە گوزەرکەن تا زوو لێی تێپەڕ ببن، نەشی هەشت کەس ئاوی لێ بخواتەوە یان لەگەڵ خۆی هەڵیگرێ. پێی فەرموون نەچنە ناو خانووی ئەوانەوە کەستەمیان لە نەفسی خۆیان کردو مەگەر بە گریانەوە نەبێ، نەبادە ئەوەی دووچاری ئەوان هاتوو بێتەوە ڕێگای ئێوەش. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو دیاردەیەکی بەرچاو و هەموو ڕووداوێک و هەموو هەڵوێستیەکی ئەکردەوە بە مادەی پەروەردەکردن و ئاراستەکردنی ئەو مسلمانە عەزیزانەی کە لە خزمەتی ئەبوون هەتاکو ئەبنە ئەو هێزەی کە خوای پەروەردگار پێی خۆشە بۆ هەڵگرتنی پەیامەکەی شیاون. کە گەیشتنە تەبوک فەرمانیدا بار بخەن. ئیتر بۆ ماوەی 20 ڕۆژ تەشریفی لەوێ مایەوە. سوپای ڕۆم هەر لە شاری حیمس بوو بەم لاوە نەهاتبوو. ئیتر جەنگ و پێکدادان ڕووی نەدا. بەڵام پێغەمبەری مەزن عەلەیهی سەڵات وسەلام ڕێکەوتنی لەگەڵ خەڵکی ناوچەکانی ئەو ئەترافە کرد و لەگەڵ دەومە و ئەیلە و تەیما و ئەوانەیە بەست، دوای ئەوە تەشریفی هێنایەوە بۆ مەدینە. کە تەشریفی لە تەبوک هێنایەوە ڕەمەزان بوو، دووڕوەکان پیلانێکیان دانا بۆ کوشتنی، بەڵام خوای گەورە ئەمی پاراست و ئەوانی ڕوڕەش کرد. کە گەیشتەوە مەدینە بینی دووڕوەکان مزگەوتێکی دیکەیان بۆ خۆیان دروست کردووە بە بەهانەی ئەوە کە مزگەوتەکەی ئەو دوورە، بەڵام مەبەستیانەوە بوو کە خەڵکی لە مزگەوتەکەی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام دوور خەنە. تۆ سەیری ئەو پیلانە شەیتانی کە لەو سەردەمەوە دژ بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام هەیە لە سەردەمانێکا کە وەحی بۆ دێ. بۆیە ئێستا لە سەردەمانی ئێمە ئەو هەموو مزگەوتە زیرارە کراونەتەوە، مزگەوتە تەزویر و فاڵچیە، ئەو هەموو مەلا مزەوەر و فاڵگرەوەیەشی لێ. خوای گەورە فەرمانی بە پێغەمبەری نازدار کرد عەلەیهی سەڵات وسەلام کە مزگەوتی دووڕووەکان بڕوخێنە و ئاسەواری مەهێڵە، با ناویشی مزگەوت بێ و نوێژیشی تیا کرا. پێی فەرموو
والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون لا تقم فيه أبدا. واتەو کەسانی مزگەوتێکیان بۆ زیاندان دروست کرد تا کوفری خۆیانی لێوە بڵاو بکەنەوە، تەفرەقەی پێ بخەنە ناو مسلمانانەوە بۆ ئەوی بیکەنە سەنگەر و قەڵای خۆیان و ئەو کەسانە کە پێشتر دژایەتی خوا و پێغەمبەری خۆیانە کرد. اینجا سوێندی تەکیدی ژەخۆن کە گوایە غەیری چاکە خوازی هیچ مەبەسێکی ترمان لە دروستکردنی ئەم مزگەوتە نەبووە. خوا شایەتیەدا ئەوانە درۆزنن، قەت نوێش لەو مزگەوتەدا نەکەیت و نەچیتە ناویەوە. ئەمەش بەم شێوەیە ڕووخێنرا. ئەم غەزای تەبوک تاقیکردنەوەی مسلمانان بوو. پیاوی سەرڕاست و دڵسۆزانیانی لە دووڕوەکانی ناویان دەرخست. مەشق پێکردنیان بوو لەسەر خۆ ئامادەکردن بۆ جەنگی دەرەوەی وڵاتی خۆیان کە لە داهاتوی ژیانیانە تووشیانە بێت. بەو تێپەڕبوونیان بە جێوڕێی سەموودا ڕاچەنینی ئیمان و داچڵەکاندنی دەروون و پند و ئامۆژگاری ژیانیان بوو کە بۆ خوا لێ ببڕێن و نەهێڵن بکەونە سەر ڕەفتاری وەک ئەوستەمکاران. تا چارە نووسیان وەکو هی ئەوانی لێنێ. هەروەها ڕێکەوتنیان لەگەڵ ناوچە و تیرە و هۆزەکانی سەرسنوور ئەمانێکی تری خستە بەردەست کە بۆ دانیشتوان و بازرگانەکانی خۆیان و ناوچەکە بەسوود بوو. ئەمانەش هەمووی داواکاریەکانی سیاسەت و پێداویستیەکانی جەنگی ڕەسمی دەوڵەتەکەی مەدینە بوو. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بایەخێکی زۆری بەمەشدا و مسلمانانی شەستیان پێکرد کە غەزای تەبوک چەند کاریگەری هەبوو، هەرچەندە هیچ جۆرە شەڕێکیشی تێدا نەقەومە، بەڵام کاریگەریەکی نەفسی زۆر گەورەی بەجێهێشتلەوەی کە ئەم مسلمانانە کە پێشتر عەرەبی پەرتەوازە بوون و کەزنەیە خوێندنەوە ئێستا ئەوە تا هێز ئامادە ئەکەن و بەو گەرمایە دەتوانن دێن بۆ تەبوک لەو سەحرایە ئامادەی شەڕن لەگەڵ ڕۆمە، هەر بۆی کە خبرەکان بیستوە کە ڕۆم تۆزێک خزاوەتە خواروتر و خۆی ئامادە ئەکا بۆ شەڕ. بەم شێوەیەش جارێکی تر تەمینی سەرسنوورەکان کرایەوە و کە وەکو پێوترە ئەمنی قەومی دەوڵەتی مەدینە باشتر پارێزرا. لە ناوەش داعیانی ئیسلام شوێن بە شوێن تیرە و بەرەبا بەگەڕێن و بانگەوازی خوایی بڵاوەکەن. ئیتر وای لێهات ئەو داعیانە لە شوێنەکانەوە خەڵکیان تەشجیع کرد کە بێن بۆ خزمەتی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. دوای ئازادکردنی مەککە و کەوتنە بەردەستی مسلمانان و سەرکەوتنی ئاشکرای ئیسلام و مسلمانبوونی تیرە و هۆزی سەقیف، هەر هەموو عەرەبەکان گەیشتنەوە قەناعەتەی کە ئیتر هیچ مقاومەیەکی پێغەمبەری ئیسلامیان عەلەیهی سەڵات وەسەلام پێ ناکرێت. ئیتر چیتر ناتوانن دوژمندارەتی مسلمانان بکەن. بۆیە یەک و دوو سەرۆک تیرە و هۆز و خێڵەکان ئەهاتنە مەدینە و لە سەردەستی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئیسلامەتی خۆیان ڕاگەیاند.